لە دوای لافاوەکەی چەمچەماڵ کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ دروستکرا بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لێکەوتووە. کۆمیسیۆنەکە ماڵپەڕێکی ڕاگەاند تێیدا بە شەفافی بەردەوام داتای هاوکاریەکان پیشان دەدات. بە گوێرەی ماڵپەڕەکە تا ئێستا 7 ملیار و 789 ملیۆن و 533,298 دینار و 2 ملیۆن و 212,650 دۆلار وەکو هاوکاری بۆ چەمچەماڵ کۆکراوەتەوە. ماڵپەڕەکەی کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ ناوی هاوکاری کوردانێ و تێیدا سەرجەم داتاکانی بەخشینی کۆمپانیا بەخشەرەکان و هاونیشتیمانیانی کوردستان و کەمپینی شار و شارۆچکەکان لەخۆ دەگرێت. ماڵپەڕی هاوکاری کوردانە ئۆنلاینە، 24 کاتژمێر کراوەیە و سات بە ساتی هاتنی هەر بڕەپارێک بۆ سەر هەژمارە بانکیەکانی کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ لە بانکی چەرمۆ هەروەها بانکی جیهان نوێ دەکرێتەوە. عەتا محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ لەو بارەیەوە ڕایگەیاندووە. ئێمە لە کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ لە پێناو پەیڕەوکردنی ئەو پەڕی شەفافیەتدا سەرجەم داتا و زانیاریەکانمان دەخەینە بەردەست ڕاگەیاندنەکان و دامەزراوە فەرمیەکان و خەڵکی کوردستان تاکو هەمووان وەک چۆن بەشدار بوون لە پشتیوانی زەرمەندانی لافاوەکە ئەوهاش ببینن کە هاوکاریە داراییەکانیان چۆن تۆمار دەکرێت و چۆنیش خەرج دەکرێت بۆ خەڵکی چەمچەماڵ.